دەیەمین ئاهەنگی سەرکەوتووان لە چەمچەماڵ بەڕێوە چوو. تیایدا ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خەڵاتی بەسەر 220 خوێندکاری سەرکەوتووی قۆناغی 12ی ئامادەی شارەکە دابەش کرد. ئەو قوتابیانەی لەسەر ئاستی قوتابخانەکانیان یەکەم و دووەم و سێیەم بوون خەڵات کران بە گرنگیەوە باسی ئەم جۆرە پرۆژانە دەکەن. بێگومان ئەم مەراسیمانە ساڵانە پێویستە بۆی کە خوێندکار بەردەوام بێت لە هەوڵ و تێکۆشانەکانی، چونکە ها سەیری کە تا ڕادەیەک خوێندن لە وڵاتی ئێمە بەتایبەتی هەرێمی کوردستان بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە. عادەتەن پاڵنەرێک نییە بۆی کەوا خوێندکار بەردەوام بێ لە وڵەکانی، بەتایبەتی لە قۆناغی 11 قۆناغی کێستیارە، هەروکو قۆناغی 12 ئامادەی، چونکە ئەلەویا هاندرت نەبێ ناتوانانی بەردەوامی بۆ 6 یعنی قۆناغی 12 ئامادەی. بەڵام ئەم مەراسیمانە جارجارەکرێن ئاوهای هەموو ساڵێک بەردەوام بێت بۆ خوێندکار زۆر باشترە، بەتایبەتی ڕووگوتم قۆناغی دە لەگەڵ 11. سەرەتا بەنای خودای گەورە من زۆر پێ خۆشحاڵم کەم دیارەتان بە ئێمە بەخشی وەتوانیتانەوە دەرفەتە بۆ ئێمە بڕەخسێنن. ئەمە ڕاستی ئەوەنیترهانی ئێمەدا کە بەردەوام بین لە پرۆسەی خوێندنەکەمانەوە بە ئاستێکی باشتر ئینشاءڵڵا. من لێرە نمونەیەکی کورتە هێنمەوە نامێت زیاتر لە کاتتان بگرم. ئەوەی کاتێک کە کەشتێک لە دەریا نوقمە بێ و ئاوەی چواردەوری نییە، بەڵکو ئەوەیە کە دزە دەکاتە ناو کەشتێکەوە. ئێمەش کاتێکە جۆ لە قسەی چواردەوەر بگرین ئەو قسانە دزاکاتەوە مێشکمان و ئەهێڵەیە وەکو ئاوێکی وەستاو لە شوێنێک بمێنینەوە. تا بەخێر بێن بەڕاستی زۆر گەرینگە بۆ خوێندکارەکان بەتایبەت بۆ ئەم ساڵکەوە خوێندکارەکان دەرەجەی باشیانەوە بە تایبەت بۆ چەمچەماڵ کە یەکەمی ئاستی هەرێم لە بەشی وێژەی لە چەمچەماڵ بوو و زۆر پێمان خۆشم زۆرە بکرێت لە چەمچەماڵە و باشترین شتی لەوەیەکەوە خوێندکارەکان یەک ئەناسن لە چۆمەڵی لە ئاستە بەرزەکانە. بەرپرسی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت لەسەر ئاستی پەروەردەی چەمچەماڵ 220 قوتابی خەڵات کراون. نوێنەری پەروەردەی چەمچەماڵ وێ ڕێدەستخۆشی بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم جۆرە هەنگاوانە بۆ خەڵاتکردنی قوتابیانی سنوورەکە بە گرنگ دەزانێت. ساڵانە مەراسیمی سەرکەوتوان ئەنجامەدەین. دیارە ئەمەی ئەمڕۆکە ئەنجامانداوە دەیەمین ئاهەنگی سەرکەوتوانە کە ژمارەی 220 خوێندکار لەخۆ گرتووە لەسەر ئاستی قۆناغی ئامادەیەکان بە پۆلی 10 و 11 و 12کانە و خەڵاتەکانیش بەو شێوەیە یەکەم تا دێم لەسەر ئاستی پۆلی 12م لەسەر ئاستی پەروەردەی چەمچەماڵ دیاریمان کردووە و دیارە قۆناغی پۆلی 10 و 11کانیش لە هەر ئامادەیە کە خۆی لە 26 ئامادەیە گیرێتەوە. لەم 26 ئامادەیە هەر قوتابخانەیەک لە پۆلی دەیەکان یەکەم و دوم و سێم خەڵات کراوە، لە پۆلی 11ەمەیش یەکەم و دوم و سێمی گرتووەتەوە. تا هەموو قوتابخانەیەک 6 خوێندکاری هەبووە. ئەو قوتابخانانەی کەوا وێژەی زانستیانە بووە 12 خوێندکاری خەڵات کراوە. سپاس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڕاستی ئەم جۆرە مەراسیمانە خەڵاتکردنی سەرکەوتووان هەنگاوێکی گەورەیە کە بۆی بتوانین لە ئایندەدا چۆن پەروەردەی چەمچەماڵ پێشنگ بووە لە هێنانی نمونەی بەرز لە خەڵاتی خوێندکاریەکەمەکان هیوادارین بۆ شێوە بەردەوام بین و سەرکەوتوو بن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە چەمچەماڵ هەمیشە بۆ بەرەو پێشبردنی توانای قوتابیان و کردنەوەی خولی هاوینە پێشەنگ بووە. قوتابیان و کەسوکاریشیان هەوڵەکانی ڕێکخراوەکە کە هەمیشە هاوکاری دانەبڕاوی قوتابیان بووە لە سەرجەم قۆناغەکانی خوێندنیان بەرز دەنرخێنن. چیانوری کەناڵی پەیام، چەمچەماڵ.